بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی لە شاری سلێمانی لەگەڵ مەڵبەندی ڕێخستنی سلێمانی کۆبەوە. لە کۆبوونەوەکەدا شاڵاو عەلی عەسکەری لێپرسراوی مەکتەبی ڕێخستن پرۆژەی نوێکردنەوە و ڕێخستنەوەی ڕێخستنەکانی یەکێتی ڕوون کردەوە و ئاماژەی بە پرۆژە و میکانیزمی نوێکرد بۆ پێداچوونەوە بە هەیکەلی ئۆرگانەکان لەسەر ئاستی مەڵبەند و کۆمیتە بە شێوەیەک ڕێخستنی یەکێتی لە ئاست قۆناغەکە و خزمەتکردنی زیاتری خەڵکدا بێت. دواتر جەزا سەید مەجید لێبرسراوی مەڵبەندی یەکی ڕێخستنی سلێمانی لە راپۆرتێکدا لەسەر بەردنامەی کاریان هەڵوەستەی کرد و ئاماژەی دابەوەی لە دوای کۆنگرەی نوێبوونەوە مەڵبەندێکی نوێ هەیە و بە بەرنامی نوێەوە خزمەت دەکەین و هەموو هەوڵێکمان بۆ ئەوەیە کەم و کوڕەکان و گرفتەکانی ڕابردوو چارەسەر بکەین و مەڵبەندی سلێمانی بە فعلی بکەینەوە مەڵبەندی خەڵک. هەر لە کۆبنەوەکەدا بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر پرس و گۆڕانکاری و پێشهاتە سیاسی و ئەمنیەکان لەسەر ئاستی هەرێم و عێراق و ناوچەکە بەرچاوڕوونیدایە ئامادەبوان و سیاسەتی یەکێتی بۆ کۆی هاوکێشەکان خستە ڕوو. لەبارەی سیاسەتی نوێی یەکێتی بۆ کاری ڕێکخراوی و پێداچوونەوە بەکۆی جومگەکان و ئاڕاستە سیاسی و خزمەتگوزارەکان هاوسەرۆک دووپاتی لە سیاسەتێکی نوێ کردەوە بۆ بەڕێوەبردن و گەشەپێدانی ئۆرگانەکان و خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک. لەو ڕۆوە تەئکیدی کردەوە ڕێخستنەکانی یەکێتی بڕبڕی ئەو نێبوونەوەیەن و ڕای سپاردن کە کادری یەکێتی ئەبێت کادری بەرپرسیار و نەوعی و خزمەتکار بێت و یەکێتی بێت بۆ خزمەتکردن و ئەوەدانی و ڕایگەیان. چیتر ڕێگە نادرێت بە ناوی یەکێتیەوە کادر و لێپرسراو لەسەر ئاستی حیزبی حکومی یەکێتی بۆ مەرامی شخصی بەکار بهێنێت. بۆیە پێویستە کادری یەکێتی و نوێنەرەکانمان لە حکوومەتدا خزمەتکاری ڕاستەقینی هاوڵاتی بن و بەرپرسیار بن بەرامبەر داواکاری و خۆستەکانیان و لەسەر ئاسی ئۆرگانەکانیش ئەبێت مەڵبەند و کۆمیتەکان ماڵی هەموو لایەک بێت و بەبێ بیرکردنەوەی حیزبی بەدەم داواکارەکانیانەوە بچن و ببنە پارێزەری جێبەجێکردنی خواستەکانیان. بۆ سلێمانیش بافڵ تاڵەبانی تەئکیدی کردەوە سلێمانی سنتەری گۆڕانکاری و خزمەتکردن و گەیاندنی دەستی ئاوەدانی زیاتر دەبێت و نوێنەرەکانی یەکێتیش لە حکوومەتی خۆجێیی ڕاستپاردووە بە گوڕوتینێکی نوێوە خزمەت بکەن و کەم تەرخەمی لە هیچ کەسێک لە بەرامبەر خزمەتکردنی سلێمانی قوبوڵ ناکرێت و ئیتر لەمە دوار سیاسەتی پاداشت و سزا پەیڕەو دەکەین و کەسی شیا و سەرکەوتوو دەهێنینە پێشەوە. دواتر لە گفتوگویەکی هەواڵانەدا بیرروڕا ئەڵگۆڕ کرا لە پێناو گەشەپێدانی ئۆرگانەکان و یەکێتی ناو یەکێتی و زیاتر خزمەتکردنی خەڵک و ڕاشکاوانە بۆچوونەکان خرانە ڕوو.